دوای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا نیو موچالەبری موشەی مانگێ بدا بە مامۆستایان و فەرمانبەران، قەیرانەکان یەرێن پێی نایە دۆخێکی نوێوە و ئەگەری ناڕەزایی و مانگرتنی فەرمانبەران ڕۆژ بە ڕۆژ بەهێز دەبێت. لەم دۆخەدا کە حکوومەت موچەی 4 مانگی فەرمانبەران قەرزدارە و بەرەو مانگی پێنجەم دەچێت، لەبەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا جێگرەکەی دەردەکەوێت و لەگەڵ فەرمانبەران و مامۆستایاندا کۆ دەبێتەوە. ئەمەش پرسیاری ئەوەی لای بەشێک لە چاودێران دروست کردووە کە ئایا بۆ سەرۆکی حکوومەت خۆی ئەو کارە ناکات. بەڕای بەشێک لە چاودێران ئەو دۆخی ئێستا حکوومەت هێرم پێیدا تێپەڕ دەبێت خراپترین دۆخە لە ماوەی زیاتر لە 24 ساڵی حکومرانی کوردیدا لە ساڵی 1990ەوە تاوەکو ئێستا. بەڵام لەگەڵەوەشدا لەم قەیرانە سەختەدا زیاتر قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت لە هەموو بەرپرسەکانی تری حکوومەت دەردەکەوێت و نوێنەرایەتی حکوومەت دەکات. لە هەمان کاتدا بۆ نێچیربا بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەواو پێچەوانەیە لەبەرەوەی کەمترین کات دەردەکەوێت و باز لە قەیرانەکان دەکات. ئەمە لە کاتێکدایە ناوبراو با سیفەتی گەورەی بەرپرسیارەتیەکەی ئەدەبوو بۆ ڕای گشتی قسەی بکردایە. هەندێک لە چاودێران پێیان وایە چوونە ژێرباری بەرپرسیارەتی دۆخەکە لەلایەن قوبات تاڵەبانیەوە پەیوەندی بە ڕێکەوتنی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستانەوە هەبێت بۆ ئەوەی قوبات تاڵەبانی نوێنەرایەتی ئەو دۆخە بکە یاخو ڕێکەوتنێکی تایبەتی نێوان خودی نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی بێت. هەندێکی تریش هۆکارەکە بەوە دەگێڕنەوە کا زۆرینەی ناڕەزاییە جەماوەریەکان هەمیشە لە ناوچەی ئیداری سلێمانی بۆ لە ڕابردوودا بۆ یەقوبات تاڵەبانی کانوێنەری یەکێتی لە حکوومەتدا ناچارە بەڕۆڵی ڕوونکردنەوە و هێمەکردنەوەی دانیشتوانی قەڵەمڕەوی یەکێتی هەڵبستێت. لە ئێستادا دوو پرسیار لە نێوەندی میدیایی و سیاسی هەرێمدا دەکرێت. یەکەم، ئایا قوبات تاڵەبانی چۆن ڕازی بۆ نوێنەرایەتی دۆخێ بکە کە خراپترین دۆخی حکوومەتی هەرێمە؟ دووەم، ئایا ئەگەر حکوومەتی هەرێم لەم دۆخە ڕزگاری بوو کێ وەک فریادڕەس دەناسرێت؟ ئایا لە کاتی دەربازبوونی حکوومەت لە قەیرانەکان نێچیروان بارزانی دەرناکەوێتەوە؟ ئەگەرچی پێشاتەکان هەرێمی کوردستان بە شێوەیەک خێرایە کە پێدەچێت گۆڕانکاری زیاتر دروست بکات و وابکە سەرۆکی حکوومەت ڕاستەخۆ بێتە ناودیمەنەکەوە و ڕەنگە بەدواشیدا مەسعود بەرزانیش بهێنێتە سەرخەت، بەتایبەت کە پێدەچێت ئاسوی قەیرانەکە لەوە لێڵتر بێ کە تا ئێستا بەرپرسانی هەرێم پیشانی هاوڵاتیانی دەدەن.